هەر ئەڵێن چاوەڕێی داهات با داهات کۆکەینەوانێ بڵێ نازانین داهاتی مانگی 3 و 4 چیلی هاو ئەمە هی سێمان وەرنەگرتووە هی دووشمان کە وەرگرتووە بە قیز وەرمان گرتووە سێوەش بە وەرمان گرتووە لە بانقی بەختیاری وەریەگرین نازانین هەر داهات بۆ کوێ چێ هەڵێن با داهات کۆکەینەوە مدیری بانک هاتۆتە دەرەوە پێمان ئەڵێ با داهات کۆکەینەوە ئەنجاتانینێ ئەین بە چکەمە ئاشەدرێ مانگی 5 نیمەوان نیمەی 5 ئەمە هی سێمان وەرنەگرتووە ئەبای هەفتەی پێشێژن موچەمان وەرگرتە تا ئیسا ئاوڕێکیان لێ ناینێتەوە کەس نازانێ حکومەت کێیە پارەکەمانیان دزیوە کەس نازانێ بردویانە بۆ چوو ئەمەش داوای مافی خۆمانەکەین داوای مافی خۆمانەکەین بەسە تاکەی تەحموولمان نەما لەمە دواییتر تەواو تەحموول نامێنێ یا ڕاپەڕین یا ئەوە تا چاک بین لەگەڵمانە تەواو تەحموولمان نەما ڕاپەڕین دەست پێ کاتۆ ئیشەڵا بەم زوانش ئەمان ئاوا بکەن لەگەڵمانە ماڵمان نییە مناڵمانێ زۆربیان هەمووی کرێچین ئەیتر یعنی ژیان ئاوە ناڕوا بڕێەوە ئەیتر گوناحیان نەگات بۆچی دوێنێ تەندروستی موچەیمانی چواریان وەرگرتە بۆچی مانی سێکە ناین بە ئێمە ئەمە مەقەبین کاکە ئەشیمانی چواری ژوەر نەگرین بە هیچ شێ بڕیارمان ناو داوام ناکەین